باپی راپۆرتێکی کۆمەڵی نەتەوەی گرتوەکان و ماڵپەڕی وۆرلد پۆپیۆلیشن ریڤیو ڕۆژی 15 مانگە ژمارەی دانیشتوانی زەوی 8 ملیار کەسی تێپەڕاند و تا ساڵی 2100 دەگاتە 19 ملیار کەس. ناتالیا کانیم بەڕێوەبەری جێبەجێکاری سندوقی نەتەوەی گرتوەکان بۆ دانیشتوان دەڵێت بەرزبوونەوەی ئاماری دانیشتوانی زەوی بۆ 8 ملیار کەس ڕووداوێکی گرنگە بۆ مرۆڤایەتی لە کاتێکدا ئامارەکانی تەمەن مامناوەندەکان زیادیان کردووە و باپی ئامارەکان مردنی دایکان و کۆرپەلە کەمی کردووە. باپی ئامارەکان لەسەر گەشەی دانیشتوانی زەوی بەڕێژەی لەم ساڵدا ژنێک 2 بۆ 3 منداڵی هەبووە و مردنی کۆرپەلە و لەبارچوون لەم ساڵدا کەمی کردووە. هاوکات هۆبەی گیانی بۆ سروور سەربەنەتەوەی گرتوەکان پێی وایە کە دەستەبەرکردنی پێداویستەکانی ژیان و دابینکردنی ژیانێکی ئاسایی بۆ ئەو ڕێژە زۆرە لە ژمارەی دانیشتوانی زەوی پێویستی بە 1.75 بەرفراوانی یاسارەی زەوی هەیە. لە هەمان کاتدا کۆمەڵی نەتەوەی گرتوەکان ڕایگەاندووەیەکێکی دیکە لەلایەنە نەرێنیەکانی زیادبوونی ژمارەی دانیشتوانی زەوی زیادبوونی دەردانی غاز و قەتیسبوونی زیاتری گەرمایە کە کار دەکاتە سەر بەرزبوونەوەی پلەکانی گەرما و گەرمبوونی زەوی و کەمبوونەوەی باران و توانەوەی بەسەڵەکەکان و ڕۆڵی بەرزبوونەوەی دانیشتوانی زەوی لەو ڕۆوە زۆرترە لە ڕۆڵیان لە گەشەکردنی ئابووری جیهاندا. هەروەها هەر باپی ئامارەکان لە کاتێکدا ژمارەی دانیشتوانی یاساری زەوی دەگات تا 8 ملیار کەس کە هەردە کەس لە 100 کەس لە جیهاندا بەهۆی کەمی خۆراک و برسێتیەوە دەناڵێنن. پێشبینیەکان ئاماژە بۆ خراپتربوونی ڕەوشەکە لەم ڕۆوە دەکەن. راپۆرتی کۆمەڵی نەتەوەی گرتوەکان پێشبینی دەکات ساڵی 2037 ژمارەی دانیشتوان بگاتە 9 ملیار کەس و لە ساڵی 2058دا 10 ملیار کەس و تا ساڵی 2100 ژمارەی دانیشتوانی گۆی زەوی بگاتە 19 ملیار کەس. ئەمارە تۆمارکراوەکان پێمان دەڵێن کە ژمارەی دانیشتوانی زەوی لە ساڵی 1800 زاینی تەنها 1 ملیار کەس بووە، ساڵی 1930 بووە بە 2 ملیار. 3 ملیاریش لە ساڵی 1960 بەدەسات و لە ماوەی 15 ساڵ و لە ساڵی 1974 بوو بە 4 ملیار کەس. زیادبوونی ژمارەی دانیشتوان بەردەوام بوو بە جۆرێک لە ماوەی 13 ساڵدا و لە ساڵی 1970 بوو بە 5 ملیار کەس. 6 ملیاریش لە ماوەی 11 ساڵ و لە ساڵی 1998 بەدەسات و دواتریش 7 ملیار و 8 ملیار لە 12 ساڵدا هەریەکەیان 2010 و 2022 زیادی کرد. تەنها لە ماوەی سەدەی 20دا ژمارەی دانیشتوانی گیان لە 1 ملیار و 65 ملیۆن کەسەوە بۆ 6 ملیار کەس زیادی کردووە.